لە چوارچێوەی هەفتەی سەلامەتی ڕێگاوبان و هۆشیاری هاتوچۆ چالاکیەکی مەیدانی بەکارنەهێنانی مۆبایل لە کاتی لێخوڕین و وەرگرتنی مۆبایل لە شۆفێران ئەنجام درا. سەرپەرشتیارانی چالاکیەکە دەڵێن ئامانجمان هۆشیارکردنەوەیە لە مەترسیەکانی بەکارهێنانی مۆبایل لە کاتی شۆفێریدا، چونکە مەترسی دروست دەکات. یەکێک لە چالاکیەکان ئەمڕۆکە لەسەر شقامەکانین وەرگرتنی مۆبایلە لە شوفێرەکان لە لای خۆمان هەڵیان دەگرین و ماوەیەکی شوفێرەکە بەبێ مۆبایل دەبێ و دواتر پرسیاری لێ دەکرێت هەست چۆنە بەبێ مۆبایل یاخود کە مۆبایل پێنەیە چۆن کەمتر سەرقاڵ بوو یان زیاتر پابەندی بە یاساڕێنمایەکانی هاتوچۆ. بەشداربوانی چالاکی مەیدانی بەکارنەهێنانی مۆبایل لە کاتی لێخوڕین دەڵێن کە شۆفێران بەباشی بەدەمیانەوە چوون، شۆفێرانیش بەکارهێنانی مۆبایل لە کاتی لێخوڕینی ئۆتۆمبیلدا بە مەترسی دەزانن. یەکێ لەوانە بەکارنەهێنانی مۆبایلە، چونکە بەڕاستی مەترسیەکی گەورەیە کە لە ناو سیارەیە مۆبایل بەکاربێین، لەوانەیە بێتە هۆی کارساتێکی دڵتەسێن. جا ئێمە هیوادارین شۆفێران ئەمڕۆ ڕێنمایەکانمان وەرگرن و لە سیارەیە مۆبایل بەکار نەهێنە. لە حاڵەتی شفێری مۆبایل بەکار نەینێ یان بەلایانی کەم کە زۆر زەرور بوو دەتوانێت بوەستێ مۆبایلەکەی بەکاربێنێ، نەک لە حاڵەتی شفێری. ئەم بە خۆمە ڕۆژەی لە هەولێرێ لەگە ئەو سیارەم بە برادەرێکدا بوو، بە خۆم بێتاقەت بوو خەریکی مۆبایلی بوو، ئەوەی کرد وەڵا لە کامێڕەیدا ئەو ڕۆژێ سەیرم کرد 120,000 بوات بوو. پێشم گوت چەند جارێک گوتم ئەوەی دەستکارم بالی مەکە لێرە کامێڕەوانە مەترسیشی دروست کرد یا 2 ساعت بوو لەبەرە زیاتر لەبەر هەم مەترسیەکەم هەم کامێڕەکەش. بەکارهێنانی مۆبایل لە کاتی لێخوڕینی ئۆتۆمبیلدا مەترسی گەورە دروست دەکات. بەپێی ئامارەکانیش لە عێراق 70% و لە سعودیا 78% ڕووداوەکانی هاتوچۆ لە ساڵی 2023 بەهۆی بەکارهێنانی مۆبایلەوە بوون. لە کوێیتیش لە نیوەی یەکەمی ساڵی ڕابردوو 93% ڕووداوەکان بەهۆی بەکارهێنانی مۆبایلەوە تۆمار کراون. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام ڕانیە.